من دلم شعری دلم باغ و گلستانکچی من دلم شعری دلم باغ و گلستانکچی عقل لنا پسنا شورشی مستانه نچی عقل لنا پسنا شورشی مستانه نچی من دلم نختای او روزنی ایمان دچم من دلم نختای او روزنی ایمان دچم او دلنا رشجی راوگی شیطان نچی او دلنا رشجی راوگی شیطان نچی دەستخۆش سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش هاتوومەتە خەزمەتی مامۆستایەکی جوان کە بەردەوام هەوڵ دەدات خزمەتی هونەری ڕەسەنی کوردی بکات و هونەری ڕەسەنی کوردی بە ڕێچکەی ڕەسەنایەتی خۆی بمێنێتەوە. مامۆستا جەزای ساس وەکو هونەرمەندێک و وەکو کەسایەتێکی دیاری ئەم شارە جوانە لەگەڵمان دەبێت و هەوڵ دەدەین بچینە نێو وێزگەکانی تەمەنی بەڕێزیانەوە. مامۆستا سواز بۆ بەڕێزت کە دەرگات بۆ ئاوەڵا کردین و بینن نێو هەم وێزگەکانی تەمەنتەوە و هەم ئیشوکارەکەی جەنابتەوە. من سوپاستانەکەم یخوا بەخێر بێن سەرچاوم لە خزمەتانە. زۆر سواس. منیش خۆشحاڵم کە ئێوە منتان بەسەر کردوتەوە. زۆر سپاس. شایانی لەوە زیاتریت و بەردەوام جێگە و پێگەشت دیارە لە نێو هونەر و موزیک و ڕەسەنایەتی گەلی کوردستاندا. مامۆستا یاسای بەرنامەکەی من وایە دەچمە نێو وێزگەکانی تەمەنی کەسایەتیەکانەوە دەمەوێت بزان و وێزگەکانی تەمەنیان چۆن بەڕێ کردووە. زۆر باشە من لە خزمەتان. چۆن وێزگەکانی تەمەنی بەڕێ کردووە؟ لەکوێ لە مناڵیەوە لە مناڵیەوە نەستن لە مناڵ لەو کاتەوە لە مناڵیەوە لەم شوێنی کە ئێستا لە ناوەڕاستی شارام لە گەڕەکی مەڵکەنیم هەر لەم گەڕەکی مەڵکەنیە ساڵی 1965 لە خێزانێکی هەژار لە باوچێکی کرێکار چوار خوشک و برایەک و دایشێک و خێزانێکی حەوت نەفەری لە ماڵێکی کرێکی ناو مەڵکەنیە کە جاران وە بۆ حەوت ماڵی تریتیا بووە لەو گەڕەکە هاتوومەتە دنیاوە شانازیەکەم کە کوڕی پێ چێژارم بەڵام لە مناڵیەوە هەروە قوربانە بم بەس لە مناڵیەوە خۆم بەبێ وەستانێ نێتوانم بڵم لە پۆلیێکی سەرەتاییەوە شان بەشانی مەسەرەن خوێندنەکەم ئیتر جاران وا بوو دەستگێڕیم کردووە بە کۆڵانانە گوڵە بە ڕۆژەم فرۆشتووە سلوورم فرۆشتووە نازانم هەتا گەشتومەتە هەرزەکاری کرێکاری و حەماڵی مامۆستا فرۆشتن تا بە دۆرێکە گر بە کۆڵتەوە کۆڵان بە کۆڵان لە مەڵکەنیەوە ئەچوم بۆ
خۆشترین کات و زۆرترین کات کە فرۆشتنم باش بوو بێت و دڵم خۆش بێ مامۆستا وڵا قوربانجیان زۆر باش بوو ئەو کاتانە بوو زیاتر کە لە یاریگای سلێمان بابچینەوە نەسی ئەو کاتە هەر بەڕاستی وایە کە لە مەڵکەنیەوە مەسەنا چوین لە کارگەی چلوورەی ئەرخەوان لە شەقامی کاوە ئەمانکەڕی و قسە تەرمۆزەکەەوە دوایی قسە بەرەو مەلعەبەکە لە من بە پێ چوم تا مەلعەبەکە و لێشەوە ئەوانم تەواو کرد ئەگەڕامەوە دیسانە بۆ مەڵکەنی بەڵام بۆ بەیانی جیرفانم پڕ بوو لە پارە کە ئاچوم بە قوتابخانە ینی ئەمتوانی ئەو ئەرکە لەسەر شانی خێزانەکەم لابەر بوو ئەتوانم ئاوکاری خێزانەکەشم بکەم ئەتامەت چنووری ئەرخەوان شتێکی بەڵا هەوارمان کە چلووری ئەرخەوان بەکۆڵانە بەدەنگێک تەمەەن ئەبوا بەدەنگێکی بەرز هاوار بکەدا تۆ مناڵ بیت و هاوار بکەی بەڵام لە هەمووی سێترەوە بۆ چلووری ئەرخەوانە خەڵک زۆر هەژار بوو شێوەی چلووری جاران بە شێوەیەکی باریک و خڕ بوو سەرێکی خەزێکی پێوە بوو بڵێ زۆر جار بە دوو کەسێک چلووریان نەکڕی لەبەر هەژاری چلوورێ بە دینارێک بوو بە دینار ئەو کاتە باوی دینار نەبوو چلوورێک بە 50 فلس بوو یا 10 فلس بوو بیرم نایە بەخوا ڕەنگە بە 10 فلسیش بوو بێنە 50 زۆرە لە دوای نەوەکانەوە بوو بە دینار قوربانەوە دوای ئەوە بوو بە خەڵکاتی دیناری بەو شێوە نەبوو جاران باسی فسواناکەین ڕاستە بەڵام خۆشبەختترین مناسی ساڵی چەندەکە عفوم بکە هەفتاویەک 1970 من مادم 65 نام لە 6 ساڵی و من ئەوم کردووە بەڵام سیر لەوەیە کە خۆشبەختتری مناڵەوە بوو کە چلوورەکە سەری دارەکەی بەرەکەەوە چکە کە تۆ بە دوو کەس چلوورێ بکردنیەکی چند داری پێوە بێ و سەری پێوەی نابێتتر ئەوە لە بڕێ ئەو بەدارەکەی گرتوی خوار ئەوی تریان فەقیرا بووە بە دەست بیگرت زۆر ناخۆی ئەی باشە زۆر جار لەگەڵ کەسایەتیەکاندا کە قسە دەکەم باسی شەڕەبەر دەکەن من ئەم شەو بەڕاستی تەواو نەبووم لە هۆنراوەیەکەم ئەمیست هەندێک وێنەم دەستکەوتۆ و کاتی خۆی هی کۆن هی خۆم نی وێنەکە دیارە وێنە کێشێک ڕسمی نیگاری چی کێشەوە کە چۆن مناڵان جاران پەتپەتێنە نەکرد خەتخەتێن هەڵماقۆ هەلوچێن شارەزار دەوڵە و ڕژاندن یاری شروشکاندن محەلەبیشکاندن ئەمانە هەرە یاریە من ئەم شەو دانیشتم ئەمانم هەمی کرد بە هۆنراوەیەک لەگەڵ ئەو وێنەیە و هەندی وێنەی کۆنی مناڵی خۆمە دای بنێمەوە بەڕاستی تەواو نەبوو مژنا پێشکەشم بەنامەیە مەکرد ناوی هەموو یاریانیم هێناوە حەزم کرد بۆی مادەم وایە لە بەرنامەکەی تۆ حەز دەکەم ئەم شتانە بێنمەوە بەرچاو یاری هەلوچێن هەبوو جاران لە بەدەگە یاریمانە کردوتە بەڵێ بەسەرە سۆدەی ینی سەری ساردی تایەمان دروستەکرد سیارەمان دروستە کرد بەتەل هەلوچێن هەبوو یاری هەلوچێن باش خۆت سیاری تەلێ دروستە کرد یا بۆیان دروست خۆم دروستم کردووە باوەڕم پێ بۆسکانەکەشی تەل بووە نیە هەمووی تەل بوو بەس تایەکان نەبێ بەسەرە سۆدە و خولخولۆکە بوو خولخولۆکە هینی بەکرە بوو ناخۆشترین شتیش کە لە یادەوری ماما ببیرم نەچێتەوە بوو مناڵی چەتو نەبوو کاتە لە ناو مناڵە هەیە یەکێکیان شەقاوە یەکێک لەوانی تر ئازاترا یەک سیارەی تەلم لە شێوەی لۆری زۆر جوان دروست کرد بوو ئەم لاولاکانی و بە قاغز بە مقبا گرت بوو جوانترین شێوە باوەڕ پێ تەنادەوەمان بۆ کرد بوو گەڵابە بوو چۆن هەڵەیرێتەوە ئیتر بەڵام یەک زەلام شەقاوە بوو لە گەڕێها و یەک لە قەیدیا پانی کردەوە بارزەکەیەوە هەتا هەفتە بیرم ناچوو ئەڵڵاوە بۆ مناڵ زاڵم ئەوانشمان بەسەرەوە هەستێکی ناخۆشە ئای خۆی هەستەکە لەوەدا خۆشە کە یادگاریەکی لەگەڵ شتێکی ئاوادا هەیە یادگاریمان کاکە دیمانجانیە یادگاری مناڵی ژیان سادە بوو مەسەلەن سادەکە چیە هەمومان لە ماڵەوە کۆبوونیەوە لە دەوری یەک علادینە شکایەکە بووی تر هەمووی لە دەوری ئەگەر شۆربای لەسەر بووە ئەگەر مەسەلەن نیسکێنێ جاران کاک جەزا دوینەمان پێدرا دوینە قوربان خۆشترین شت دوینە بۆ جاخۆ دوینە ئەوە چێکی لە هەمووی خۆشتر بوو ئێمە لە دوینە جاریا بوو کەمتریشمان دەستەکە و بەڵام هەر خۆش بووین کە بیرەکەیتەوە لەبەر ژیان سادە بوو وەکو ئێستا مناڵ باوەڕ پێ بکەن زۆربەی مناڵ من لەم ڕۆژانەیە ڕێکخراوێک کە تایبەتە بە نەخۆشی ئۆتیزم من لە وەکو ڕاگەاندکارێک لە شوێنی تر مقابلەیەکم کردن باسیەوەی کرد زۆربەی مناڵ ئێم سەدەمە بۆیە تووشی ئۆتیزم و نەخۆشی ئەوە بۆ کە گۆشەگیرە کە لەگە کەس قسە ناکە ئەوە پێڵێن کە بۆشتانە هەمووی بەبوونی ئامێری ئەلکترۆنیەکان ئایپاد و مۆبایل و گەیمینەوە دانیشێ 3-4 سعات بەلای یاری ئەلکترۆنیەکانەوە ئیتر قسەی بیرەچێتەوە چکە ئێستا مناڵی ئێستا نەکبەتەکەی لە 2 ساڵی و ئایپاد دوشتێنێ تۆکەوەی تر مەجاالیەوەی بۆ نەڕخساوکەمە بچێتە بە دەرگای یاری بکات و احتیمال بکات سەر خۆی عەرەبانە دروستکات و شت دروستکە کەواتە مامۆستا بەڕێزت دەڵێیت یعنی ئێمە باز لە بەرگەیەکەکەین بەڵام بەرگەیەکی پەروەردەیی بۆ منداڵەکان ئەم بەرگەیە پێم دەڵێت دەڵێ منداڵی ئێوە
منداڵیەکی هوەری بووە یعنی توانی وتانە ئەسپاجودی هوەریەکەی خۆتان لە دروستکردنی سیارەیەکدا بێت لە دروستکردنی وەکو بەڕاستان دەڵێن قوربان لە بەرد هەڵماتمان ئێوە نەحاتیەکەوەرە بەردێک بێنە کاک جەزاوانی کە هەڵماتیان دروستەکە من زۆر قسەیان لەگەڵا دەکەم زۆریان پێکردتاش و پێکەرسازن باشە کەواتە ئەم هوەرە لە منداڵیەوە دروستە بێت قوربان مزراحمان دروستە کرد مزراحەکە کە دروستە کرد بە تەختە ناوەکی هەڵبکۆڵە بۆی قۆڕقۆڕی بێ دوای بچۆ تەمتەمەی بۆ پێ بکە تەمتەمە مشانە بۆی حەزەکەم لە بەرنامەیە بێنمەوە تەمتەمە بزماری ناڵی ئەسپە کە ئەسب ناڵەکەی دیارە کە بڵین وەکوە بە کوردێکی پەتی بڵێن پێڵاو لە پێی ئەسب بکەیتەوە پێڵێن ناڵ ئەم ناڵە بە بزمارێک داکوتن بە قاچی ئەسپەکەیە ئەو بزمارە پێڵێن تەمتەمە ئەم بزمارەمانێنە تەمەن ئەو بزمارە شێوەی ئەوژۆ ناگرێکە بۆ مزعبێ دانیشتین ئەو بزمارەشمان ئیشمانتیا کردو بۆی نوکەکەی تیژ ببێتەوە بەلیان بە چەکوش دوایی بۆی خۆشترین مزراح دەربچێت دەنگێکی خۆش دەربکات ئیتر ئەمانە هەمووی هەر سەنعات بووێنی تۆرە سێری کە ئێمە بێن ئەوە دروست بکەی بێ ئەوە جوانەکەی بەڕێستان لەم بەرنامەدا ئەوەیە کە ئەم خەیاڵانت لا ماوەتەوە هەندێک کەسەیە لە بیری نامێنێت جا مامۆستا باسی شتێکی کە بکەم بۆ بیسەر و بینەرەکانی بەرنامەی ستاتیکە یعنی دروستن من زۆرجا بە چاکوت پانتۆڵ و دەچمە بەرامبەر میوانەکانم یا ئێستش کە هاتمە خزمەتی جەنابتان چاکوت پانتۆڵێکم لەبەر کرده بوو باشە بەزا بەڵام لە دەرگاکە هاتمە ژوورەوە جلی کوردیمان هەیە توانی جلەکانە بکەواتە ئەم جلانە بە سپۆنسەری جەنابتان قوربانجان پێشەشان بێتوانێ هەر بشی بێگە خۆتا بەڵام من لێر ناشارمەوە لێرە لەم شوێنی کە ئیشی لێکم زیاد خۆم هەرچی شێوازی جلی کوردیە هەمە لە کەوەسەڵتەکەی کە لە خۆم لە بەرمایە شێوازی جلەکانی ماشەڵای فول ڕستانن لە بۆکانەوە باشترین بەرەگدووری جلوبەرجی کوردیە کاگەرستۆ لێرەوە سڵای بۆ نەمجا بەجارە و جلی کوردیم بۆ نێرە بەس دیزایانی تایبەت ئیتر لێرە شێوازە کوردەکان بە شەرتێک دەستکاری نەکرابێ من لەگەڵ ئەو جلە کوردیانیان نیم کە شێوێنراوە چکەوە هەر تاوانە ئەبێ هەر وەکو خۆی بمێنێتەوە مەسەن ناوی هەبوو جارە مراخانی ڕانگچۆغا مەسەلەن ستارخانی نابێ ئەمانەتێک بیرێت ئەنی شەڕواڵ و مراخانیان پێ ئەنی ئێستا بەداخەوە بە ناوی خەڵکەوە بە ناوی کەس ئەم شتان نابێت یعنی جلی کوردی خۆی زۆر جار ئەوەی کەمایە ئەسەفە دەڵێن کلاشەکانیشمان لە سینەوە بۆ دێت زۆر جار دەڵێن دوورینەکەش لە سینەوە ئێستا وای لێ هاتووە لە هەمووشی ناخۆشتە جلی کوردی من و تۆ کەمتر وای لێ هاتووە بەڵام جلی کوردی خانمان بە هەموو شێوەیەک شێوێنراوە یعنی تۆ ئەتوانی ئیبداع بکەی پێڵن دیزاین ئێستا دیزاینەر زۆرە لە دنیا قەیناکە با کچە مۆدێلمان هەبێ بازلی مۆدێل هەبێ مشکلەمان نییە ئەمەی کەی بینی فاشوێنی پێڵێن بەڵام هیچ یعنی ڕەوای حەق نییە جلە کوردیەکە بشێنێ جلی کوردی خانمان ئەوش هەر ناوی هەیە نازانم ئاوە کراس و نازانم کۆمەڵشتی هەیە بەڵام بەداخەوە سیرەکەی ئێستا کە ئەیبینی شتێکی ترە بینی ئەستان لەگەڵ ڕێزبیان هیچ لە لەگەڵ دابوونەری ئێمە ناگونج بەڕێز معارزی لەو خاڵە زۆر زۆر من زۆر وەکو کەسێکە ئەتوان بڵم فۆکلۆر پارێزم هوەری میلیم حەز ئەەکەم کولتوری نەتەوەکەمانم زۆر لا خۆشەویستە ئەوەی کە خەفەتم ئاياتی و ئازارمەیە لەم ڕۆژانەیە گرتەیەکی ڤیددیۆیان بۆ نادم ئێستا ئاهەنگی ئێمە کاتی خۆی ئێمە یەکەم تیپی میلی بوون لە سلێمانەکە ئاچوین بۆ شاوی زەماوەند و بۆ حەفلەی زەواج کە پێڵێن بەڵام ئێمە چیمانە کرد لە ناو حەفلەکانە لە ناو ئاهەنگەکانە جوانترین جلی کوردیمان هەڵەبژات خەڵاتمانە کرد جوانترین سەرچۆپی جوانترین گاوانی هی پیاوانمان بەجێ لەبژایی ژنان ئێستا گرتەیەکی ڤیددیۆیان بۆ نردم گروپی فەڵەستینی و لوبنانیوانیان هێناوە بە شەڕە شمشێر دەست پێکەن بە جلی ئەگاڵ و جزاشە و ئەمە لە حەفرەی شاوی زەمانی خۆیان ئێستا بووە بەباو یعنی ئێستا بچی داوای خوازبێنی ژن بکەی نادەن ئەڵە حەفرەی زەواجەکە یا شایەکە ئەو گروپا هەنی بکە فەڵەستینیە نازان بێت بۆ خاتری خۆ یعنی وەر کارەساتە بەڕاست بەدیلی کەشێ ئەمە گروپی زۆر جوانی هەڵپەڕکێمانەیە بە ئەوانی خۆمان نەبێگومان من کەسایەتێکی نیشتیمان پەروەەر هەیە کاکزاری کەنەمەڕەش پەیوەندی پێوەکە دەموتی جەزاجیان فریاب بکەوە تۆکو کۆمەڵی هونەری میلی کوردستان هەوڵ بن گروپی هەڵپەرچێتم کاکزار وەڵی هەمانە وتی من لە خۆمەوە دەست پێکەم خانەوەدەکەمان ڕەنگە بۆنیشی خۆشیە بێ باشمە و دیاردێ زەخکەینەوە گروپی هەڵپەرچەی خۆمان بەرین و طبعاً بەسپاسەوە مامۆستا زایری کەریمەڕەش لە بەرنامەیەکی ستاتیکادا بەشدار بوو و چوونێتە ئەو شوێنانەی کە بەڕێسیان وەکو کوردەواری وەکو
وەک دڵێن ئەوەی کە خزمەتی گەلی کوردەکە و ماوەتەوە وە جوانیش خزمەتی ئەو شوێنانەی کردووە و بەردەوامیش من وەکەوەی کە لەگەڵ جەنابی قسەم کردووە هەوڵی یاوە لە ڕێی موزیکەوە ئایا موزیکەکان لە سەرشەقامە پێشکەش بکرێت بۆ نمونە باسی مامۆستا علی مەردان دەکات بۆ نمونە باسی ئەو مامۆستا ڕەسەنانە دەکات کە لە ڕابردوودا خزمەتیان بە هونەری کورد کردووە دەڵێت ئەمانە دەبێت گوێیان لێ بگیرێت دەبێت لە سەر شقام و شۆستەکانی کوردستاندا بوونیان هەبێت جا مامۆستا ئەمە جێی شانازیە با بچینەوە نێ وێزگەکانی منداڵی پاش قوڵبوونەوە لەگەڵ بەڕێز پێم خۆشە سازێکی جوانتان پێە هەڵانی وانە ئەمریتارە باش من تۆزە پێکەڵ خۆم نازاوەکەم سازەوەژە تۆنی ئەگەر پێت خۆش بێ هۆندراوەک دەخوێنینەوە هۆنراوی مامۆستا ئەحمەدەردی لەگەڵ بەڕێستا بڕۆژ باشە زۆر باشە فەرموو بەسەر سامی لەسەر لوتکەی بڵندی گەنجی وەستاوە بەسەر سامی لەسەر لوتکەی بڵندی گەنجی وەستاوە شریتی عمری ڕابردووم وەکو خەو دێتە بەرچاوە شریتی چی سەراپا سەرگوزەشتەی ناومێدیمە فلیمی پڕ لە ناسۆری هەرەسێنانی لاویمە تروسکەی تیابەدی ناکەم تروسکەی تیابەدی ناکەم سەرنجم چەندە لێداوە لە تاپۆی ناومێدیم و تەمی ناسۆری بەولاوە ئەوی ئەوسا کە ڕووناکیەدا بەم ژینە شێواوە دڵێکی پڕ لە حەسرەت بوو کە ئێستا پاکی ڕووخاوە دڵێکی پڕ لە حەسرەت بوو کە ئێستا پاکی ڕووخاوە دەستەکانم خۆش بێ مامۆستا جا مامۆستا ئەم هۆنراوی کە خوێنمانەوە شمولی هەمومان دەکات وانە هەمومان لەسەر لوتکەی بڵندی گەنجی وەستاین بەس مامۆستا پرسیارێک دێتە پێشەوە لە زۆر برادەر و کەسی نزیک لە خۆتەوە من پرسیاری جەنابتم کردووە ینی بەدەستی بەتاڵەوە نەهاتوومەتە نێو بەرنامەکەەوە دەڵێن مامۆستا جەزا پیر نابێت خۆی ئەوەی کە منی هێشتێتەوە حەزەکەم زانین بەس مۆسیقایە ئەم کەشوهەوای ئەو جوگرافیایەتە ژیم ینی بەڕێز ئەمڕۆکە یەکتریمان بینی یەکسەر خۆشترین ڕۆژ بکە مامۆستا عینەدینم لا بۆ دڵم شاد دەکات مەسەلەن کەمێکتر ئەڕوا هونەرمەندێکی زۆر دەنگزوڵا لێ بۆلام کەمێکتر باشترین ژەنیاریە بۆلام ئیتر من لەناو مۆسیقایە ژیاومە جیناگەر باسی ژیانی خۆم بکەی ڕێک ئەو وینەیە کە مامۆستا هەردی باسی کردو بەڵام لەگەڵەوەی کە من خۆم کەسێکی هونەرمەندی میلیم خەڵکی جووا لە هونەری میلی تێگەیشتووە باز یەکسا هەڵپارچی و شایی و گۆرانی دەواڵی و شادی بی دەکرێتەوە خۆی هونەری میلی ئەوە نییە هونەری میلی قەتار و خاوکەر و ئەڵاوسی و خورشیدی و ئای و حەیران و ئیدلاوک و ئیتر ئەم بەسەرهات و لەگەڵی شا هەڵپارچی و شایی و گۆرانێکەشە من خۆمەک و ئاوازدانەرێک ڕاستە هونەری میلیم زیاتر لە 33 ئاوازم بۆ هونەرمەندانی زۆر ناوداردانەوە یەک دانیان شادە ئەوش ئەو هونەرمەند ئاخر گۆرانی هونەرمەند مەحموود محەممەدە لەگەڵ خیامی کوڕیەجینا من هەموو ئاوازەکانم گوێ لێ بگرێکە بۆ بەرەم حەسەن هێدی حسێن زاید جەلال علیارە مەحموود محەممەد سعدون کاکەی سامان عمەر هەرچێکم داناوە هیچی شاد نەبووە بەڵامی تر خەڵک واتی ئەگات مەسەنەن کە تۆ کە پیر نەبیەوە دایمە لە شادیە مامۆستا گرنگە ینی تۆ بتوانیت لە بوارێکە خۆت ببینیتەوە کە پیرت نەکات ڕاستەکەی وایە خۆی مەسەنەن ئەوانی کە زۆر لە ماڵی دنیا نزیکە بنەوە لەم شوێنەی منە بەداخەوە کە ئێستا دانیشتم هونەرمەندێکی زۆر زۆر ناودار و خۆشەویست و هەژار کە ناوی عریف حەمەتاڵ بوو دانیشت ڕۆژانە دڵی خەڵکی خۆشە و بەدڵ قاقای لێ ئەیە هەموو بەرنامێکشی بۆ دەست پێکەرەی و
پشت بکەنە ماڵی دنیا ڕوو بکەنە خەڵک یعنی اینجا لە بەرنامەکانە کۆمەڵە دروشمیە بۆی و ماڵی دنیا هیچ نییە ئەوەی کە زۆری هەیەوەی کە نیەتی ئێوارە من لەگەر نان و تەماتێ بخۆم ئەوەی کە تریش کە با بەخوا فەرقی نیە دروشمێکی زەق بوو کە هەیە بەڵام ئەوەیە بێزەبت ئەوەی کە زۆر بیر لە ماڵی دنیا بکاتەوە زۆر خۆی هیلاک بکات بەوەی سەرۆت و سامان کۆ بکاتەوە زۆرتر پیرە بێ زۆرتر تووشی چەنەها نەخۆشی درێژخایەن و ئەنواڵش دەبێ هەمیشە خەیاڵی لای سەرۆت و سامان و ممتەلەکات و ئێستا دەتەوێت بڵێ جوانمانەوەی جەنابتان ئەوە بووە جوانمانەوەی من ڕەنگەهی ئەوە بێ من تەنها ئاژیم بۆ هوەرەکەم بۆ نەتەوەکان بۆ خاکەکەم زۆربی لەو شتانە ناکەم جوانە بە تایبەتی خاڵێک کە زۆر جوان بینی بەڕێستان دەردەخات هوەرەکەت بە نەتەوەکەتەوە گرێیاوەتەوە هەموو کات هەموو کات من ئەمەیە شەو ڕۆژ هوەرەکەم ینی هەر زۆر جارڵەن باشە هوەر ئەبێت چی بکە بۆ نەتەوەکە ئێمە بە هوەرەکەمان یا خۆمە گروپی کە لەگەڵمان هەمووی خۆبەخشن ئێمە داهێنەری یادی هەڵە بچین لە یەکەم ساڵی دوای کارەساتەکە و هەتا ئێستا ئێمە لە یەکەوە ئێمە یەکەم ساڵەکەینەوە دوای ڕاپەڕین لە بەدەیەکی سەرای شاری سلێمانی 32 ساڵە یاداکەینەوە بەبێ ئەوەی یەک حکوومەت و یەک شوێن و یەک لایەن لە پشتمانەوە هەر لە زۆری یادەکاندا بەڕێستان دەبینین هەموو نەورۆز دەبین بەڵێ ئسپادەجودی خۆتان نەک یادەکان کە شتێک بزان زۆر تایبەتە بەگەلەکەتان بە هاوڵاتیانی سلێمانی هەڵوێستی خەڵک پێویستی بەێمە هەبێت پەیوەندی بە میلەتەوە هەبێت کەمپین بوو بێ بەشدار بووین کەمپین بوو بێ بۆ پێشمەرگە لە دژی تاریک بەرستان بەشدار بووین تەنان چین بۆ بەرەکانی شەڕ بۆ دڵخۆشنی پێشمەرگە لە هەر شوێنێ کەمپین بۆ کۆکردنەوەی شیر بۆ مناڵی هەژار کەمپین بۆ نازانم نەخۆشی شێرپەنجە و تالاسیما و هەرچی شوێنێک پێویستی بێمە و بێت لە بواری هوەرەکەی مەسوودی بۆ هەست کەسێ وێمە ئامادە بوو لە ساغ بن مامۆستا جێشانازین تۆزێ پەڕینەوە لە منداڵێکە وەکو گوتم دەگەڕێمەوە سەر منداڵێکەکەت شەڕە بەردت کرد شەڕە بەرد شارە قۆچەکانی شارەگەڕک سەر خۆشکانی ئەوەی پەتەکەیان پێوە بەست و ئەوە دەرلەسیکە ئەوەیان بڵێ ئەوە قۆچەقانیەوە شارە قۆچەکانی لەوەیە سەرم شکاوە سا شوێنە بەدار چەند جار سەریان شکاندیت بخۆی جار سەرم شەڕی بینی گەڕەشی مەڵکەنی و گەڕەکی تقریبان پیانەوە و لای ئەماراوەکە و کاتەوە بزانم چی پێوترا سیمەتریکە ناز بەخۆ چی پیان ئەو بیرم نەماوە لای علی کەمالەوە ساحەیەکە بوو لێ شەڕمان کە شەڕەگەڕک من سەرم شکا شەڕی دەرلاسیک هێرانی زەردەوە هێز سەرەتایەکان نبووە سەیرەکە باسی من لێ ناشارمە لە ئازاکان نەبووم لە دواشەوە بووم لە هێزی دوا بووم خەلفیش بووم سەرم شکاتەکە لە پێشەوە مایە کوژرا بوو باشە کاک جەزاتەوە منەوە بەوجی لە کوردیانەوە دانیشتوم هەرێ باسی کوردەواری و باسی ئەو شتانە بکەیوانە تەبیعەتەکە وایە کەم جلانەوە لەبەر کرد بەس کاک دیاری غەدرێکی لە من کرد تەسبیحێکی یا گاڵۆکێکی نەیە بەدەست منەوە ئەوەیان خراپ کرد ویستی گۆچانەکە بوو باشە لەو شەڕەگەڕەکەیە وەکو کەیف بوو یا وەکو دەستکەوت و بردنەوە بوو باوەڕمە پێ بکە هەموو شتێک لەو سەردەمانەیە زۆر سیر بوو ینی منافەسی زۆرە بوو لە زۆر شتی ترا تیپی تۆپی پێ هەبوو هی هەموو گەڕەکەی خۆی هەبوو ئێمە ئیبراهیم پاشامانە بوو تیپی مەڵکەنیە بوو هیچ جیارێ بەبێ شەڕ کۆتایی ناهەوە نەکبەتی کورد لەوەیە یان لە دوای ئەوە شەڕ دروستە بوو شەڕە بەرد کورە جاران بە هەزار دەدەسەری بۆ ئەو کوێسایە بۆ یاق دەست بکەوێ فڵچە دەست بکەوێ هەتا مانوسی تیپی وەرزشی فلان شەوەیە هاتین بەیانی ئەمیان کوژانە بووە بە شێوازێکی زۆر ناشێت ئیترەوە وەڵاوش بەشێکە نەکبەتی کورد سوزانم شەڕە بەرد کەی شەڕە وەڵی شەڕەگەڕک کەی شەڕە بەس یادگارێکی جوانە بەس وەکو یادگاری وەکو یادگاری ئەمێنێتەوە ئەستا یادگاری هەڵماتیان خۆش بوو بەڕاستی هەڵماتیان خۆش بوو ینی هەموو یاریە خۆشەکانی ئەو سەردەمەی ئێمە تەسەوڕکە ینی کەبیرەکەیتەوە زەلامی گەورە ئەو باسی مناڵیمان تێپەڕان باسی هەرزەکاری بۆکەم لە تەمەنی 16 بۆ هەژدەوانە خۆشترین یاریمان ساردی هەڵچانن بوو ساردی هەڵبچێنی بیفسی زانی چێ زۆتری نەگاوە گرێوی لەسەر بوو جارێ لەسەر سنووقە ساردیەکرا یا مەحەلەبیشکانن یا شروبشکانن ئەمشتان هەمووی شروبیش چیە شتێک بوو وەکو شیرینیەکە بەس شتێکی کە هەبوو نازام ئەوەتان کرد بێ یا خودنا لەو کاتەیە وەک دەڵێ نایلۆنیان دەتواندەوە دەیان کردە ناو شوشەیەکەوە یان کرد مەداریە بەخوا چەند جار دەستم سوتا چۆ نایلۆنەکە لەو کاتە تێ دەکرێت ئەنووسا بەدەستا پێستەکەی پێوە لێ بوو پێستەکە ئەومان کردووە کردوتە باشە یەک شتیکە ئەبێ گردنازایی لە دراوسەکانمان بکەم من وەکو خۆم بە مناڵی
چاڵێکمان دروستە کرد چاڵەکەمان پڕەکرد لە ئەو کاتە جادە خۆڵ بوو خۆ دەزانی حرمەتە ناوەڕۆکان قدامانە پاشۆ خەڵک تێکە ئەوتان کردووە ئەوەشمان کردووە لەوە خەتاترمان کردوە مەجاران تەقولبا بوو دەرگای ماڵان ئەچین بەشەوە کۆڵانەکان هەمووی تاریک بوو خۆ کوێستانە بوو جادە ڕووناک و ئەچین بەکرێکمانەکە بە تەقولبابەکەەوە بەکرە خۆی جارویە 100 مەترە خۆمان چەند دوورکەوتینە دوورەکەوتینە لە شوێنێکی دوورەوە بەکرەکەمان ڕاکرد خاوەنماڵی داما کە هاتە دەرەوە ئەم لا کەس نییە ئەو لا کەس نییە یعنی هینیشی ئەوشی ناکە سەیرە بکە بزانێ ئەو تەقولبابە بەچی لێ زۆر جوون لەبیانە جنۆکەیە بەخوا ئەمە یادگاری لای جوان لای بەڕێستان بە شێوەیەکی جوان دروست کردووە ئەزانیت چۆنە هەموو شتێک خۆ کە بیرەکەیتەوە هەموو ئۆشتانە هەڵەیە هەڵەیە زۆربەی ینی بەڵام کەیفیشە تۆرە بێنە بەرچاوی خۆت ینی هەموو ئۆشتانە زۆر هەڵماتێن بۆ هەڵەبوو هەڵماتێنە بەڵام بۆ یاریەکان هەرسێنی شەبوو وابزانم هەرسێنیان پێوت هەرسێنە بوو یاری ڕسم ڕسمێن هەبوو کاتە چێ ڕسمی دەستەکە و ڕسم ئەوە نشتێکی بەنرخ و ڕسمی جۆلان هەڵماتەکانی جووا بوون هەڵماتیش بە هەمانش ئەمانە یاری خۆشەکان بوون ئەو کاتەوەلارە و نازانمەمانە بە قسەکەی ئەو کاتە ئەڵێن پیا و پیا بوو کە زیاترین هەڵمات و ڕسمی هەبووە وانە ئەو بردەوە جاریا بوو یەک دنیاڵمات دەبردەوەی بە خاوەنی دنیای هەڵمات بەڵام ئەوەی کە ناخۆشە شەڕە بەرد و شەڕە قۆچەکانی و دارڕاستی و ئازاردانی گیان من مامۆستا کاتی بەرنامەکەم بەرەو کۆتاڕۆ مایە داخە بەڵام وچان وەردەگرم لە پاش وچانەوە هەندێک پرسیاری دیکە دەکەین و قسە لەبارەی هەندێک لە وێزگەکانی تەمەن و جوانبینەکان ئەوانی کە لای بەڕاستان گەڵاڵە بوون دەیخێنە بەر دیدەی بیسەر و بینەرەکانمان مامۆستا وەکو گوێگرتن دەزانم گوێ لە زۆری هونەرمەندەکان دەگرن و بەڕێستان ژیانتان لە هونەردا قاڵ کردووەتەوە بەڵام وەکو ئەو هونەرمەدە کە گرنگ بێ لای بەڕێستان گوێی بۆ بگرین بچینە وچانەوە چه گۆرانیەکە من ئەگەر لە نەهامەترین نەهامەتەکانی ئەم دنیاە بژیم گوێ لە سەیعەلیەزغەری کوردستانی بگرم یا گوێ لە شەجەریان بگرم ئیتر باشە بەس من کوردیەکەم مەبەستا وەڵا سەیعەلیەزغەری کوردستان مامۆستا سەیعەلیەزغەری کوردستانی ڕەفیقانی تەریقەت هەموو شتەکانی لای من خۆی شەش حەو بەرهەمی هەیە بەڵام هەر هەمووی گەوهرن بێگومان هیچیان بەلای منەوە وڵاتان و هونەرمەندانی بیانی زۆر هەوڵیان نا لەسەر ئەو ڕیتمە گۆرانی بڵێن بەگرەنەیان هەتا ئێستا چەند هونەرمەندنەوە بە دوێنەوە دروست بۆ جارێکتر بە هیچ شێوەیەک بە هیچ جۆرێک جارێکتر سەیعەلیەزغەرێکی کوردستانی دروست نابێتەوە باشە ئەستا گۆرانەکە بۆ دیاری نەکردم گۆرانێکی ئەگەر بەخۆم بڵێ ئەی ڕەفیقانی تەریقەت ئەی ڕەفیقانی تەریقەت دەچمە وچان و پاشان دێمەوە لاتان لەگەڵ دەنگە پڕ جۆش و خڕۆش و پڕ ئەحساسەکەی مامۆستا سەید ئەلیەزغەری کوردستانی لەگەڵمان بن دووبارە سڵاوتان لێبێت مامۆستا هونەرمەند سەیعەلیەزغەری کوردستانی و هەندێک لە هونەرمەندانەوانی کە بە ڕێچکەی بەڕێزیانە تێپەڕی بن ڕێچکەیەکی هەم ڕەسەنن هەم چاوی هونەرمەندی بیانیشیان لەسەر بووە هونەرمەندانی بیانیشیان لەسەر بووە بۆ بەڕێستان تاچەنێ متوانیمان لەسەر ئەو ڕێچکە هونەر دروستکەین هەیە بێژێک کامگار کە زۆر بەیاخی پێیەوە توانێتی هەندێک لە بەرامەکانی بڵێتەوە و یەکێک لە کوڕەزاکانی ئێستا ناوەکەیم ئەترسم بەداخەوە لەبەر نەبێ هونەرمەندێک بەنای عەباس عاشق لە هەمووشیان زیاتر کە ئێستا ئومێدم زۆر پێێتی هونەرمەند ئازاد کە هۆڕیەک ئێستا لە شاری سلێمانی نیشتەجێ خۆی خەڵکی شاری سنەی خۆشەویستە هیوا و ئاواتم پێێتی کە ئەتوانێت ئەو هونەری مامۆستا سەیعەلیەزغەری کوردستانی لای گەنجانی ئەم سەردەمە خۆشەویست بکات چونکە هەندێک جاڵن بۆ کە هونەرمەندان نەمرەکان خۆیان نەبن بۆ خەڵکی تر بیڵێتەوە بەڵام
گەنجی ئەم سەردەمە ئامادە نیە گوێ لەو تەکنیکی سەوتی ئەو سەردەمە بگرێ ئەم گەنجانەیەن بە شێوازی ئێستا و بە کوالیتی ئەم سەردەمە گۆرانەکان ئەڵێنەوە ڕەنگە گەنجێکینەوەی ئەمڕۆ ئامادە بە گوێ لە ئازادکە لە ڕێ بگرێ. مامۆستا سەیدە ئەزغەری کورتستان لەم گۆرانەدا کە گوێمان گرت و چالمان لێ وەرگرت دەڵێ هەچ کەسێک هات و وتی من عاشقم بڕوا مەکە بۆ خۆت ئەمە ڕوویاوە زۆر من ئەستان گەورەترین قوربانی دەستی عاشقم چۆن بەخوایتر ئەوان ناکرێت بێڵم من یەکێک لەوانەی وەڵا هەر کەسێک هات و وتی من عاشقم بڕوا مەکە خۆم یەکێکم لەوانەی لە سەرەتای کە ڕاست و چەبی خۆم ناسی و زانیم دنیای عشق و خۆشەویستی چیە کەوتمە ئەو چاڵەوەی کە هەتا ئێستا ژیانی هەر لە تەمەنی چەند ساڵی داعشم بێت لە 7 ساڵی 8 ساڵ ئێستا عشقەکە و ماوە هەتاکۆشم بخەنە ناو خاکەوە ئەو کەسی بەرامبەر ماوە خوای زانێ نایزانم نەبەخۆ ناوەڵ هەتا ئێستش دڵەکە بۆی لێە هەتاکو ناو خاچیش ئەخەم براژم لێمان تووڕە نابێت پاس کەسی ئەو ژیانی منە چی بکەم ئەوە ڕازگۆیی منێنی من ناتوانم لەگەڵ نەفسی خۆم باشە گرنگە ئەم ڕازگۆیە لە بوونیەتی کەسایەتەکاندا بمێنێتەوە بۆ نمونە هەیە وەکو بەڕێستان دەڵێن خۆشەویستیەک لە دڵیایە خۆ عاشق چییە کاکە دیماژ عاشق ئەوەیە کە تۆ شتێکە لە دڵتا مەسەن زۆر شاعرە لە عاشق چرۆەکە لە دڵمەوە چرۆی کردویتە خۆ چرۆیە خۆ ئەمە شتێک باجەتی جوان وەسفەیە هەر بۆچی هەندە گۆرانی بۆ عاشق تۆ سێری کە هونەرمەندە کۆنەکان کە هەر هەمویان بڵم شاعرە کۆنەکان بم بەخشە وەکو نالی و مەحیبزان چۆن باسی عاشقەکان خۆوانە سۆفی بوون ئەوانە پیاوی خواپەرست و ئاینی بوون بەڵام عاشق کە هەبوو لە دڵە یعنی هەیە ناکری مەسەنە خۆتەوە ئەوان دەڵێن عشقێکی خودایی بوون وڵی خۆی هەموو عشقێک هەر لە ئەخیر وەرگێتەوە بۆ عشقە خودایەوەن باسیەکەن چکە ئەو جوانیە ئەو بەرامبەرە هەر خواجیان دروستی کردەوە خوای کە ئەوان باسیەکەن هەر ڕاستە ئەو خۆشەویستەش هەر خوای گەورە دیارە هۆکارەکەیەتی هەر ئەوەیە باشە پرسیارێکی شخصی بکەم ینی بۆچی بە عشقەکەت نەگەشتیت وڵی دیارە بە بۆنی هوەرەوەش بۆنەی هوەرەوە ئەو کاتە عادەت و تەقالت ئێمە ئەو سەردەمێکی ئێمە هوەرمانە کرد هوەر ئەستان من لە سەردەمی مناڵی ماکە لە باسی هەفتانەوە بۆ کام هەفتاحوت ئێمە چیزنەتی مناڵانی بێخودەوە چەند جار جێچەڵمان پێکراوە لە ڕێگا کە هاتینەوە لە تیپی مۆسخای مناڵانی بێخود ئامێرەکانیان بۆشکانین ناخۆشترین بولیان نەبوو ناخۆشترین بیرەوەریشم لەلایەن خاڵێکەوە ئێستاش بیرمەکە من دایکم بە ڕەحمەت بێ خۆی هەواستەی بۆ کردم کە بچێم لە تیڤاوەەر بگیرێم و بە هزار کوێرەوەری و بەلفکە چنین و بەنانکردن بۆ ماڵان ئالەتەکەی بۆ کڕین بە زۆر خاڵم لە شوێنی باشە هات ئامێرەکەی بۆشکانم و تێمە عیبێکی گەورەیە هوەر دایکت دڵخۆشم دەکات دایکم پشتیوانم بووە باشە دڵخۆشم دەکات بۆ مانایی کە ویستوێتی ئەم کوڕێ ئێستا بیت ڕێک ئەوە بوو ینی من ئەڵم دایکم دایکم منی کرد بۆ کەس مامۆستا ڕۆحی دایک و تاوی دایکەکان شاد بێت حەزم نەکرد بە و دۆخەدا تێپەڕین ئێمە داوای لە بودن لە بەڕستانکەین هیوامان ناخواز بەم قۆناغەدا تێپەڕین مامۆستا ببوورە دایکەکان هەریەکە و لای خۆمانەوە تۆ بۆ خۆت من بۆ خۆم هەریەکە و لای خۆمانەوە جوانیەکی بۆ دروست کردوین جوانترین وەفا کە من بیبینم لای بەڕستانەوە فرمێسکەکانتە کە بیبینم باسکردنەکەیەتی ئەمە جوانترین دەستکەوت و پێگە و پایەکە بە بەڕستیاوە و بەدل لەوەش دایکێک بە تایبەتی دایکەکانی ئەو کات زۆر ڕۆشنبیرانە و ڕۆشن فیکرانە بیریان دەکردەوە من زۆر جار دەڵێم دایکەکانی ئەو کاتە نەخوێندەوار بوون نەڵم بە هەژاری ئەمریکای بۆ کڕین زۆر زەحمەت بوو زۆر زەحمەت بتوانی ئەمریک ئێستا چەندین ئامێرت هەیە قوتابی ئەمێرم لەبەر خاتری ئەوەی دایکم بۆی پاداشتی دایکم بەمەوە
کاک دیمان نتوانی بپرسی دوای بەرنامەش خۆم ئەو پیشێمە بژات بکە ئەمبەری مۆسیقاوە نافرۆشم سەدان خێزانی هەژار کە هاتوون بۆ لەم پارەیان کەنە بۆ ئەمریکم بەهادیە هاتێ بۆی پاداشتی ئەو ڕۆژی دایکم بۆ جێشانازی مامۆستاییان لەسەر ئەو ڕێچکەی دایکت ڕۆشتیت ئەمە جوانبینیەکی بەڕێستانە وەفایەکی سەدان باوکە تۆ پارەی ئەمریکانە بۆ بەهادیان بوو هزار جار ڕۆحی دایکتان ئاسوود دەبێت ئەی لەگەڵ باوکتا پەیوەندیت چۆن باوکم پیاوێکی داخرا بوو هەژار بوو وەکو باسن کە ژیان قورس بوو لەسەری بەڕاستی کەم دوو بوو پیاوێکی زۆر زۆر ینی کەم قسە ئەو بوو دیارە ژیان ئێستا کە بیرەکەیتەوە هیلاکی کردبوو لەبەرەوە زۆر بەرکەوتنم نەبوو لەگەڵای لەبارەی هوەر و مەسقاونە هیچ کاتێک نە ڕێگری لێکردی نەکردیت نە پشتیوانیشی کردمە لەو جەزان لە باوکت دەچی یا لە دایکت دەچی لە ڕوخسارە لە ڕوخسارە ئەگە بڵێم تەبیعەتەکەشم پێ بڵێ بەس ڕوخسارەکە جار لە ڕوخسارە ئەگەر بڵێم کە هەوڵ بم زیانم بۆ چواردەور نەبێ ئارام بم کە بە هیچ شێوەیەکی زۆر جارێسێ برادەکان بۆ ئەم ناسن ینی ئێستا بن سەر شەقامێکا بڕم لە دۆ کابراە دارە پێشە بەسەرمە باوەڕکە ئاوڕ نایمەوە دەسی لێ هەر ئەڕۆمەتر با پێم چی مشکلم نییە ئەوان لە باوک بچم لە باوکت وەکۆی کە تریش بمە یارمەتی خەڵک بم و دەستکراوە بم و بەخشندە بم لە دایک بچم ڕوخسارەکە ڕوخسانم زیاتر لە باوکم چوو لە باوکت دەچی ئاڕۆ ماشەڵڵا شکڵشەوەشت تاوەڕە سەنانانەیە ماوەس ئازانی بینەوە سەر جلە کوردیەکە ینی پێشتر هاتمەم جلانەوە لەبەران نەبوو بەڵام بەم جلانەوە ماشەڵڵا ئەستە بەس ئەوە ماوە سڵحێکی عشایری بکەین وڵا قوتانەوە ئەوە بە بگەڕینەوە گەرمەگەرەوە زەردەخانێکمان بگەڕێنەوە نازم ماگەلێ بەشێ لە هونەرمەندەکانوتی ئاوایانی تر لە پیاوێکی وتم ئەی بۆ بتر لە پیاو بەڵام ئەوە کاک دیاریمان هەیە لێرە هەموو کات دیاری باڵەبان بەم شێوەچمە بەرنامەوە دایما بە زۆرم گۆڕە جاریوێ ڕۆژوێ من کەم بەرنمێک ئاماداکەم زۆر کاتیش کەم ماوەڵێ ئیلا خۆت نەگۆڕی نابێت ینی بە زۆر ئەستا بە زۆر منیشتان گۆڕیکە وڵا بزەبت من بە ستایلێکەوە هاتم بە نیەتێکەوە وڵی زۆرم پێخۆشەکەەوە ئەستا چۆنە ستایلەکەی من ئاوا زۆر جوانە شەڵا بینەرەنج پێ دەڵێنەوە کاکەتی تەواو هەورامانە دەرەکەەوە بینەریەکانیشی شەڵا دوای خۆ دەویستی تۆ سپاسی جەنابتانەکەم سپاس بۆ ئەو کاتە زێڕینەی کە پێت بەخشین و هەندێک خەم و زۆری خۆشی لە قسەکردنی جەنابتانەوە وەرمانگرت و خەمەکەش هەر دەبێتە شیفا بۆ ئێمە چونکە باسی وەفا و جوانبینیەکانی کەسایەتێکی گەورە و مەزنتان کردووە بەڕامەی ستاتیکات چۆن دەبینیت من دەستی خۆش بێتوانم بڵێم لە ژیانمە سەدان دیدارم لاان لەگەڵ کراوە ناڵم دەیان بەڵام تۆ توانیت بن بگەڕێنیتەوە بۆ زۆرشت یعنی وەکو شتێک خۆم پێویستم بۆ بێچێک وەک ئەڵی لە دڵیم نابنەڵم من ئەم شەوەمیست ئەو یاریە فۆلکلۆریانە بڵاو بکەمەوە بە پۆستێک ڕەنگە لە چەند شەوی داهاتوە بڵایکەم بەڵام تۆ پێشتر کەوتی سێرش بوو بە دەستکەوتی بۆم بەنامە چکە هەندێ ناوم هێناوە هەندێک دەستەواژی یاری کۆنەکانم بکارێنەوە لەگەڵیشە منت وای لێ کرد کە بتوانم وەفایەک بنێنم بەرامبەری ئەو کەسانی کە ڕۆژە ڕۆژان پشتیوانم کە دایک و باوک من ڕەنگە ئێمە هەمومان بەبوونی سەرقاڵی ژیان و کەمتری یادیان بکەین بەڕاستی هەمومان بە شێوە سەرقاڵینجاروێ نامان پەرشێت سەر ئەوانی کە لە دەستمان هاون بەڵام تۆ منت ڕاکێشا لەم بەنامەیە من سپاسی بەڕێستان دەکەم خۆشحاڵم کە توانی بێتمان بچینەوە ئەو وێزگانەی تەمەەن مامۆستا کۆتا پرسیار دەکەم لە بەڕێستان کە وەکو گوتم من ناتوانم بە بەرنمەیەک حەق بە و توانە جوانەی بەڕێستان و ئەو کەسایەتی جوانەی کە لەنێو کۆمەڵگەتا دروستان کردو بە بەرنمەیەک تمۆحەکەی خۆم بگەێنم نەخێر توانیمانە شتێ بکەین بەڵام لە جێی ئەو تمۆحە گەورەی جەنابتانانە بوو ئەمە جێی ڕێز و تەقدیرە کە هەمیشە بوونیەتە هەیە لای ئێمە لە ساڵی چەندەوە کورتەیەک باسی ئەوم بۆ بکە لە ساڵی چەندەوە دەستت بەکاری هوەری کرد یا هاتیتە نێو هوەر لە ساڵی 1970 لە تێپی مۆسیقای مناڵانی بێخۆت هەتا ئێستم بەردەوامم لێوە کە فێر بووم لە ساڵی 1970 ئیتر من خۆم یەکەم گروپی میلی منە شاری سێمانە دامەزرانەوە تیپ مۆسیقای میلی هاژا دوای ئەوە تیپ مۆسیقای میلی دیلان دوای ئەوە لیژنەی هونەرمەندە میلیەکان لە 2009 شەوە کۆمەڵی هونەری میلی کوردستانم دامەزرانەوە هەتا ئێستا زۆر سپاسی بەڕێستانەکەم سپاس بۆ میوانی بەرز و بەڕێزم مامۆستا جەزای ساز من بەخواتان دەسپێرم بە هیوام بەرنمەیەکمان پێشکەش کرد بێت خەندەمان خست بێتە سەر لێوەکانی خۆشەویست بە چەندان دێڵم و مامۆستاش کۆتاییەکەمان بۆ دەکات خواتان لەگەڵ بێت.